وێنەیەکی تەواو جیابازی ژیان چۆڵەوانیەکی سامناک شارەکەی شێخ مەحموودی نەمر سلێمانی شەقام و شۆستەکانی لە نازی قەرەباڵخی خەڵکی کەوتووە لە نێو سەنتەری بازار یەک لە دوای یەکە و دیمەنانە تۆمار دەکرێت کە ئافاتی کۆرۆنا بەسەر ئێرەی داهێناوە. کاتتان باش ئەبینم وێنەکانی سلێمانی تۆمارەکەی چی جیاوازتر بە دیەکەی لەم کاتەیە لە چاو کاتەکانی پێشووترا کە کۆرۆنا بڵاو نەبوو. تاکید شاری سلێمانی زۆر چۆڵە وەکارەکە شەگەڕێتەوە بۆ ئەوەی نازانم ئەم نەخۆشیە ڕێگەڵی جەژنە بازار زۆر چۆڵە. تۆ چی بە دیەکەی لە سلێمانیا ئێستا؟ وەڵای چۆڵی و بێتاقەتی و بێزاری خەڵکو. ئەوانەی مێژوویەکیان هەیە لەگەڵ ژیان دۆستی سلێمانی بۆیان جێڕامەوە زۆرینەی ئەهلە کاسبکارەکە بەهۆی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە شوێنەکانیان داخستووە کە لە ماوەی چەندەی ڕابردوو ڕووداوی لەم شێوەیە بەرچاو نەکەوتووە. لە ماوەی تەمەنی کارکردنی خۆتە ئێرە ئاوە بە چۆڵی بینیوە تۆ؟ شێوەیەک شتیوان نەبووە نەبینیوە. ڕاستە حکوومەت ئێمە گلەیمان لە حکوومەت دێ بەڵام گلێش لە خۆمان بکەین کاکە. قەیران هەیە پارە نییە بتوێنێتە بڕۆ باوکی هەر لە ئەمریکایشە پارە نەماوە کاکە. گلەی لە خۆمان بکەین. خۆشمان خراپین کاکە. خراپەکەی ئەوەی خۆمانە خۆمان پابەندی ڕێنمایەکان نابین. گەرباسی خۆپارێزی چڕی هاوڵاتیان بکەین ڕاستە و خۆ بۆ دەردەکەوێت ئەم بابەتە پەیوەندی کۆمەڵایەتەکانی بەرەو ئاراستەیەکی خراپ بردووە کە ڕەنگە ڕۆژانێک بیر لەوە نەکرابێتەوە دەگەینەوەها دۆخێک. برادێک دۆستێک دەبینی ئەکتیماچە کرد تەوقەتە کرد ئێستا هەمووی بڕاوە دوورەکەیتەوە بەلای ڕۆی سلامشی لە ناوی سلامشی لێ بکەیت یانی شتەکە گەشتێتە ئاخی ترس بەڕاستی بڵاوەوە ینی ئەو نیە نەخۆشەکە بڵاوە نەوریە نوێنەکە لە نەخۆشخانەی عەلی ناجی وە فولە دەرمانی فەحز نییە. خێراگۆڕانی شێوازی ژیان لە سایی بوون و تەشەنەی فراوانی کۆرۆنا بۆ کوردستانیان ئاسان نییە چونکە ژینگەی ڕابردووی پێش نەخۆشیەکە سەرەڕای قەیرانە جیاوازەکان بە شێوەیەکی بەرچاو پێچەوانی ئەم جۆرەی ئێستا بەرچاو دەکەوت و هەر بۆیە ئەم بابەتە خۆڕاهێنی و کاتی زیاتری دەوێت. داسیار محەممەد گەلی کوردستان سلێمانی.